ڕێز و سڵاوەیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست و چەند بابەتێکمان ئامادە کردووە کە بۆ ئێوەی خۆشەویستی دەخوێنمەوە هیوادارم بەدڵی هەموو لایەکتان بێت و تاوکو کۆتایی بەرنامەکەش لەگەڵمان نابن. ناونیشانی بابەت یەکەمیشمان بەم جۆرە دەست پێ دەکات گەروی هورمز کۆتایی بە جەنگە درێژخایەنەکان دێنێت. ئەم بابەتە ناونیشانی بابەتێک بوو کە لەلایەن هەژار سدیقەوە ئامادەکراوە و بەم جۆرە دەست پێ دەکات. وشەی هۆرمز ڕەگێکی مێژووی و ئاینی دێرینی هەیە. هۆرمز کورتکراوەی ناوی ئاهورا مەزدایە کە بەمانای خودای مەزن و خاوەندانایی دێت. بنچینەی وشەکە لە زمانی دێرینی ئاڤێستایی و فەیلیەوە هاتووە. وەک بەڵگەیەکی دیار و ڕوون و بەهێز بۆ ئەم لێکدانەوە بۆ چوونەشمان لە باشووری ڕۆژهەڵاتی کوردستانیشدا هۆزێکی گەورە و دیاری کورد هەیە بە ناوی هۆرمەزیار. ناوێکی کوردیە و لە ڕووی ڕێزمانیشەوە ڕێگەکەی کوردیە و بەمانەی یارانی هۆرمز یان پەیڕەوانی هۆرمز دێت. گەروی هۆرمز وەک شوێنێکی جوگرافی گرنگترین ڕێڕەوی ئاوی جیهانە. کەنداوی فارس بە دەریای عومان دەبەستێتەوە و تاقە ڕێڕەوی ئەم دەڤەرێ بەرەو زەریاکەن. لە جەنگی ئێستای ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران گەروی هۆرمز بۆتە خاڵ یەکلاکەرەوە و کۆتایی هێنان بە جەنگە درێژخایەنەکان. چونکە ئەم هەڵکەوتەیە شوێنی تەقاندنی ڕۆکێت نییە، بەڵکو ڕێڕەوی ژیان و بازرگانیە. پرۆسەی ئەگەربەر دەرفەتێکی مێژوویە بۆ سەرکردایەتی ئێستای ئێرانیەکان. دەبێت تێبگەن کە سەردەمی شانازیکردن بە جەنگ و هاوردەکردنی میلیشیا بۆ دەروی سنوورەکان بەسەرچووە. ئێستا کاتی پاراستن و ڕزگارکردنی گەل و شارستانێتی مەزنی ئێرانە. ئەو شارستانێتی کە هەموو مرۆڤایەتی شانازی پێوە دەکات، بەڵام بەداخەوە ئەو نەوەتونڕەوەی لە 40 ساڵی ڕابردوودا جڵەوی دەسەڵاتی وڵاتیان گرت بۆ دەست لە بەرامبەر ژیان و گوزەران و پێشکەوتنی ئێراندا زۆر بێباک و بێمروەت بوون. ئەو توانە مرۆیی و دارایی لە هەناردەکردنی شۆڕشدا بە فێڕۆدرا ئەگەر لە پێشکەوتنی ئێراندا خەرج بکرایە، ئێستا ئێران هاوشانی وڵاتێکی وەکو ئەڵمانیا دەبوو. ئێرانیەکان کەسایەتی دیپلۆماسی زۆر شارەزایان هەیە لە بەڕێوەبردننی ململانەی سیاسیدا، بەڵام هەژمونی دەسەڵاتی محافیزکار ئەم وڵاتە مەزنەی گەڕاندۆتەوە چاخی بەردین، چونکە هیچ پندێکیان لە ڕوخانی ڕژێمی بەعز لە عێراق و سووریا و بەهاری عەرەبی بەگشتی وەرنەگرتبوو. بۆیە پێشکەوتن و ژیان و گوزەرانی گەلانی ئێرانیان کردە قوربانەی تۆز و خۆڵی یۆرانیۆمە شومەکەیان. سەرڕای بەردەوامی تەمومش لە پرۆسەی ئاگەربەڕ و بەڵام ئەمڕۆ ئاماژەکانی بەرەو پێشچوونی دانوستانەکان دەرکەوتن و جێگەی دڵخۆشیە هیوادار ئێرانیەکان چاو لە ژاپۆنی دوای کارەسەتی هێرۆشیما و ئەڵمانیای نازی و ئیتاڵیای فاشی نەکەن کە وڵاتەکانیان وێران کرد. ئێنجا خۆیان ڕادست کرد. ئەوەی کە ڕوویدا هێشتا سەرەتا جەنگی وێرانکەرتر لە ڕێگە. گەلانی ئێران و شارستانیەتە مەزنەکەشی شایانی ئەم هەموو خوێن و فرمێسکە نین. بەهای هەموو چەکی ئەتۆمی دنیا ناگاتە نانێکی گەرم بۆ خەڵکی برسی و لێقۆماو. لە نێوان پیرۆزی کار و تاڵی ژیاندا هانۆجاو ئەم بابەتەی ئامادە کردووە. جەژنی کرێکاران تەنیا ڕێکەوتێکی ساڵنامە نییە بۆ ئەوەی لەم بەروارە ئاهەنگ بەگێڕن یان بەرپەرسان پەیامێک بڵاو بکەنەوە و سەرمایەدارێک ژەمێک نانیان پێ بدات، بەڵکو وەستانێکی پڕ لە ئازارە لەبەردەم ڕەنجی و مرۆڤانەی کە شارستانیەت لەسەر شانی ئەوان بنیادنراوە کەچی خۆیان کەمترین پشکیان لەو شکۆیە بەردەکەوێت. جەژن بۆ ئەو کەسەیە کە جەستەی پشوویەک بدات، نەک بۆ کرێکارێک کە دەستەقلی شاوەکانی هێشتا بۆ نیارەقە و ململانەی نانیان لێدێت. کرێکار ئەو قارەمانە بێدەنگەیە کە شارەکان بنیاد دەنێت و خۆی لە پەراوێزی ژیاندا دەمێنێتەوە. جەژنی ڕاستەقینە ئەو ڕۆژەیە کە ماندووبوونی ئەو پێش وشکبوونەوەی ئارەقی نێوچەوانی بەدادپەروەری نرخێنرابێت. کاتێک باز لە کرێکار دەکەین، باز لە دەستەقلی شاوەکان دەکەین، باز لە دەستی تەزیوی چلەی زستان دەکەین، باز لە گەر و شکبوونی گەرمای تەقەت پڕۆکێنی هاوین دەکەین لە باڵخانەیەکی بەرزدا، باز لەو باوکانە دەکەین کە لە ژێر باری قورسی چیمەنتە و ئاسندا پشتیان چەماوەتەوە تا پشت بەستووی کەس نەبن. نەهامەتی کرێکار لەوەدایە کە ئەو دەستی هەیە لە دروستکردنی جوانترین کۆشکەکاندا کەچی خۆی لە ژوورێکی سارد و بچووکدا شەو دەکاتەوە یاخۆی ڕۆژ دەکاتەوە. ئەو دەستوڕێنەری سەرەکی چەرخی ئابوووریە، بەڵام لە کاتێکدا دابەشکردنی سەروەت دێ تەنیا ماندووبوون و مەترسیەکانی سەرکار دەبنە بەشی ئەو. ئەمڕۆ ڕۆژی هاوارکردنە بەڕووی ئەو نادادیەی کە ڕەنجی مرۆڤ وەکو کاڵایەک دەبینێت و کەرامەتی ماندووبوونی لەبیر کردووە. بە ئەم ڕۆژە تەنیا بە بڵاوکردنەوەی پەیامێک و دروشمێک تێنەپەڕێت، چونکە
کرێکار پێویستی بە بەزەی نییە، بەڵکو پێویستی بەدات پەروەری مافی یاسایی و ژیانێکی شایستە هەیە. سڵاو بۆ ئەو قارەمانە بێدەنگانەی کە نانیان بە خوێنی دڵ و ئارەقەی نێوچەوان دەست دەکەوێت. هەروەها دەکرێت بڵین لەم ڕۆژەدا سڵاو لەو دەستانەی کە چەرخی ژیان دەسۆڕێن، بەڵام خۆیان لە ژێر باری گرانی ژیاندا دەچەمێنەوە. جەژنی کرێکار تەنیا یادکردنەوە نییە، بەڵکو هەوارێکە بۆ کرامەت و مافە خوراوەکان لە جیهانێکدا کە ڕەنجی هەژاران دەکاتە هەوێنی خۆشگوزەرانی دەوڵەمەندان. هیوادارم توانی بێتم لەم گوتارەدانە ڕەحەتی و ماندووبوونتان بە شێوەیەکی ڕەخنەگرانە ئاراستەی لایەنی پەیوەندیدار بکەم و بە قەڵەمەکەی دەستم دەنگم خەمە پاڵ ئازارەکەمتن. بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان بۆ ئامادەکردن بە ناونیشانی منداڵ و جەنگ، ئەم بابەتە لەلایەن ڕێگا ڕەوفۆ ئامادەکراوە. کۆمەڵگا لە کاتی جەنگدا ئاڵوگۆڕی خێرا و چاوەڕوان نەکرای بەسەردادێت. منداڵ وەک بەشێکی سەرەکی کۆمەڵگا ئەو چینەن کە لە کاتی جەنگدا زۆرترین زەرەریان پێدەگات. بە پێی ئەوەی لە باری فیزیکی و توانای دەرونی منداڵ بە تەواوی گەشەی نەکردووە تا وەک گەورەیەک تێبگات بۆ شەڕ هەڵگیرساوە یاخود بۆ تەقینەوە و بۆم ڕوودەدات. زۆر گرنگە کە منداڵ وەک هەر ئەندامێکی تری کۆمەڵگا ئاگادار بێ و زانیاری هەبێت لەسەر ڕووداوەکان، بەڵام چۆنی ئەو زانیارە بدەین بە منداڵەکە. دانانی یان دانی زانیاری و ئاگادارکردنەوەی منداڵ دەکرێت بە شێوازێکی زۆر سادە لە منداڵەکە بگەێنرێت. لێرەدا ڕاگررتنی ئاوسەنگی زۆر گرنگە کە تا چە ئاستێک و چەندێک زانیاری ئەدەی بە منداڵ. هەمیشە بیرخستنەوە و فشارهێنان بۆ منداڵ کە جەنگە و ترساندنی بە شێوەیەکی ناڕاست زەرەری گەورە دەکەینێت بە دەرونی منداڵ و ڕەنگە تا ڕادەی درەنگ کەوتنی گەشە کاریگەری هەبێت. زۆر گرنگە کە ئاگادار بین و نەهێڵین منداڵەکانمان لە تیڤ و سۆسیال یان سۆسیال میدیاوە ڕووداوی کوشتن و تەقینەوە و تاوان ببینن، چونکە بینینی وێنە و فیلمی لە بابەتە کاریگەری خراپی هەیە بۆ دەرونی منداڵ. مەسەلەیەکی زۆر گرنگەوەی کە منداڵ ڕۆتیناتی ڕۆژانەی هەبێت و هەوڵ بدەین قوتابخانە و خوێندنی لا خۆشەویست بێت لە جیاتی ساردبوونەوە بەهێزێنان. خاڵێکی تر کە دەبێت ببێتە جێگای بایەخمان ئەو پرسیارانەیە کە منداڵ لێمانی دەکەن لەسەر جەنگ. کاتێک پرسیار دەکەن بیهێڵە ماناکەی تەواو بکات، بیهێڵە خۆی بە زمانی خۆی بڵێ چۆن بیر ئەکاتەوە لە چیشە ترسێ و تۆش وەک دایک یان باوەک یان مامۆستا وەڵام بدەرەوە بە پرسیارەکانی. پرسیارەکە و باسەکە لە منداڵ مەسێنە و بیهێڵە خۆی خاوەنی قسە و باسەکە بێت. تۆ تەنها هەوڵی شیکردنەوەی زانستیانە و بە پێی تەمەنی منداڵەکە بە. خاڵی کۆتایی کە بە بڕوای من لە هەمووی گرنگتر ئەوەیە منداڵ هەمیشە پێویستی بە سەرپەرشتی و ئاگا لێبوون هەیە، بۆیە پێی دەوترێ منداڵ. لە کاتی جەنگ و دڵڕاوکێ دروستبوونی جەنگ زۆر لە جاران زیاتر گرنگە خۆشەویستی و سۆز پیشانی منداڵ بدەن، چ بە شێوەی باوەش و بەدەستهێنان یان دەستهێنان بەسەریدا یاخود گوێگرتن لە ڕاوبۆچوونەکانیان و وەڵامدانەوە بە هەست و نەسیان و لە کاتی دڵتەنگی و ترسدا. باوەش و نەوازکردنی منداڵ لە کاتی ترسدا هەستی دڵنیایی و پارێزگاری وەرئەگرێت و ئەزانێت کە ئەگەر شتێک ڕوو بدات تۆ وەک دایک یان باوک ئاگات لێتی و ئەی پارێزیت. ئەم هەستە لە ڕۆی دەرونیەوە منداڵ ڕزگار دەکات لە زۆر شت کە ئەکرێت بەهۆی ئاسەواری جەنگەوە بەر منداڵەکە بکەوێت و بۆ هەتایە پێوەی بناڵێت. بەم شێوازە مامەڵەکردن لەگەڵ منداڵ سەرباری ناشرینی ڕۆژگار شەڕە خوێناویەکان دەتوانێت نەوەیەکی باش و تەندروستی داهاتوو بێت و دەتوانێت بربەست دروست بکەین تا منداڵەکانمان تووشی تراومانە بن. ڕەنگە نەتوانین لە سەداسەد ئەم کارە بکەین، چونکە شەڕ و جەنگ و ترسی گشتی هێندێک جار پێشبینی ناکرێت، بەڵام ئەوەی گرنگە ئێمە وەک دایک و باوک هەوڵی لە سەداسەدی خۆمان بدەین کە هەموویشدانمان ئاسوودە بێت و هەمیش لە کردەوەیە کاریگەریان کەم بکەینەوە. بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان بۆ ئامادەکردوون بە ناونیشانی نەجەنگ و نەڕێکەوتن. ئیسرائیل تاوتوی بژاردەی سێم بەرامبەر ئێران دەکات. بە ناونیشانی راپۆرتێکە کە لە هەوڵەتیەوە وەرگیراوە. بەرپرسانی ئیسرائیلی تەنها زانیاریەکی کەمیان هەیە دەربارەی و گفتوگویانەی لە نێوان ئێران و ویلایەتە یەکگرتووەکاندا ئەنجام دەدرێت. ئەمەش بەم دوایە لە راپۆرتی ڕۆژنامەکانی ئیسرائیلدا دووپات کراوەتەوە. بەپێی ڕۆژنامەی یەدیعۆت ئەحرانۆت کە کەمی زانیاریەکان بۆتە پاڵنەری ژمارێک لە
گەورە بەپرسانی ئیسرائیل بۆ بیرکردنەوە لە ئەگەری سێم بۆ کۆتایی هێنان بەم گەڕەی ململانەکان لەگەڵ ئێران کە جیاوازە لە دوو ئەگەرەکەی تر واتە دەستپێکردنەوەی شەڕیان گەیشتنە ڕێکەوتن. گەورە بەپرسانی تەلەڤیڤ پێیان وایە سیناریۆی سێم دۆخێکە هاوشێوەی ئێستا کە هەر لایەک خۆی بە سەرکەوتوو ناو دەبات. بێدەنگی بەرامبەر بە بێدەنگی لارادایە بەبێ ڕێکەوتن و بەبێ جەنگیش. لەم سیناریۆیەدا ویلایەتە یەکگرتووەکان درێژە بە جۆرێک لە فشارەکانی بۆ سەر ئێران دەدات. لە بەرامبەریشدا تاران واز لە یۆرانیۆم یان موشکی بالستیکیان پاڵپشتیکردنی بریکارەکانی لە ناوچەکە ناهێنێت. بەمەش دیمانەکە دەگەڕێتەوە بۆ نزیک لە خاڵی سەفەر تا ئەو کاتەی گەڕێکی دیکە دەست پێ دەکاتەوە. ڕۆژنامەکە لە زاری گەورە بە پرسێکەوە کە ناوی نەهێنراوە دەڵێت بڕیارەکە بەدەست ئەمریکیەکانە و نازانین بەڕوونی چی ڕوودەدات. هەندێک لە بەرپرسان کە پاڵپشتی سیناریۆی سێم دەکەن بە تێڕوانینی ئەوان شەڕە بەڵام بە زیانێکی کەمتر. لەگەڵ ئەوەی هیچ دەستکەوتی کەوتوی لێ بەدینێت لە بەرامبەردا هەندێکی دیکە هەن کە بە توندی دژی ئەم سیناریۆیەن و دەڵێن ئیسرائیل پاش ڕووداوەکەی 7 ئۆکتۆبری 2023 زاینی بەڵێنی داوە کارێکی وا ڕووناتات کە ئەویش پەنابرنە بەر زنجیرە شەڕی دووبارە و بێئاکامە. ئەو بەپرسانە باوەڕیان وایە ئیسرائیل ئەم گەڕەی ململانەکان لە دۆخێکی خراپتر لە کاتی دەستپێکردنی کۆتایی پێدەهێنێت و لە ئێستاشدا بە پێی ئەوەی چاوەڕوان دەکرێت ڕوودات ئیسرائیل لە نێوان خراپ و خراپتریندایە. تمەن لە لێواری داڕماندا چۆن گەماروی دەریای ئەمریکا ئابووری ئێرانی ئیفلیج کردووە. منانویشانی راپۆرتێکە لەلایەن هاوڵاتیەوە ئامادەکراوە. ئابووری ئێران بەرەو قۆناغێکی نادیار و مەترسیدار هەنگاو دەنێت دوای ئەوەی بەهای تمەنی ئێرانی بەرامبەر دۆلاری ئەمریکی گەیشتە نزمترین ئاهەز لە مێژوودا و هێڵی 1.8 ملیۆن تمەنی تێپەڕاند. ئەم داڕمانە خێرایی تمەن ڕنگدانەوەی ڕاستەوخۆی ئەو گەمار و دەریایە توندەیە کە واشنگتۆن وەک پەتێکی سێداری ئابووری خستوێتە سەر بەندەرە استراتیژیەکانی ئێران. ئەم هەنگاوە بۆتە هۆی پەکخستنی زۆربەی جم و جۆڵە بازرگانیەکان و ڕێگریکردن لە هەناردەی نەوت کە سەرچاوی سەرەکی دابینکردنی دراوی بیانیە بۆ تاران. ئەم گەماروەیە وەک بڕینی شادەماری دارایی دەبینرێت چونکە نەک هەر ڕێگری لە هاتنی دۆلاری کاشی کردووە و بەڵکو متمانەی بازرگان و بەرهێنەرانیشی بەتاوی لاوەز کردووە. ئەمە ژوای کردووە هەڵە ئاوسان لە ناوخۆی ئێراندا بگاتە ئاستێکی پێوانەیە و خی پێداویستە سەرەکیەکان و دەرمان بۆ چەند هێندە بەرزتر ببنەوە کە بەرگرانیەکەی تااقەت پڕۆکێنی بۆ سەرشانی هاوڵاتیان دروست کردووە. کاریگەریەکانی ئەم قەیرانەداراییە تەنها لە سنوورەکانی ئێراندا نەماوەتەوە یان نامێنێتەوە و سێبەرە ترسناکەکەی گەشتوتە ناو قوڵایی بازرگانی هەرێمی کوردستانیش بەهۆی تونبوونی گەمارۆکان و تینوێتی بێپایانی بازاڕی ئێران بۆ دراوی بیانی جۆرێک لە ناجێگیری لە بازاڕی دۆلاری هەرێمیشدا دروست بووە. فشارەکان بۆ دابینکردنی دۆلار بە مەبەستی بازرگانی سنووریەکان و پڕکردنەوەی بۆ شایەدارەکانی تاران هاوسەنگی نرخ لە هەولێر و سلێمانی تێکداوە. لەلایەکی تریشەوە بێبەهابوونی تمەن وای کردووە کاڵای ئێرانی بە نرخێکی زۆر کەمتر لە ڕابردوو بگاتە بازاڕەکانی کوردستان. ئەمەش هەرچەندە لە ڕواڵەتدا لە بەرژەوەندی کڕیارە بەڵام وەک ژەهرێکی شیرین وایە کە وردەوردە بەرهەمی ناوخۆی و پیشەسازینەوەی کوردستان بەرەو ئفلیجی دەبات چونکە بەرهەمهێنەری ناوخۆ ناتوانێت لە نرخدا کێبڕکەی ئەو کاڵا هەرزانانە بکات. جگە لە ڕەهەندە بازرگانیەکە داڕمانی تمەن هێمایەکی سیاسی قۆڵیشی هەیە نیشانەی شکستی هەوڵە دیپلۆماسیەکان و گەیشتنی ململانەی نێوان تاران و واشنگتنە بۆ خاڵی بێگەڕانەوە. شارەزایان هۆشداری دەدەن کە ئەگەر دۆخی سیاسی و گەمارۆدەریایەکان بەم شێوەیە بەردەوام بن ئابووری ئێران ڕوبەڕووی قۆناغێکی سەختتر و دابڕانی تەواوەتی لە سیستەمی دارایی جیهان دەبێتەوە. ئەم گۆڕانکاریانە تەنها کێشەیەکی ناوخۆیی نین بەڵکو بوومەلەرزەیەکی جیۆپۆلیتیکین کە کاریگەریەکەیان یان کاریگەریەکانی لە تارانەوە تاوەکو و کەناراوەکانی دەریای ناوەڕاست ڕنگ دەداتەوە و نەخشەی هاوسەنگی هێز لە ناوچەکەدا سەر لە نوێ دادەڕژێتەوە. جیاوازی نێوان کەسایەتیکی سیاسی و چەقۆکێشێکی سیاسی ئەمە ناونیشانی بابەتێکە لەلایەن شوان عەباس بەدریەوە ئامادەکراوە. بەم شێوازە دەست پێ دەکات. دوو قسەی باوی تەنز ئاسا لەبارەی هونەری دیپلۆماسیەوە هەیە کە
یەکەمیان بریتە لە دیبلۆماسیەت واتە هونەری پاکردنەوەی مۆزێک لە پێستەکەی بەبێ ئەوەی مەیمونونەکە بێزار بکەیت. دووەم قسەش بەم جۆرە ڕافەی هونەری دیبلۆماسیە دەکات. هونەری دیبلۆماسی واتە بە شێوازە زمانێک بدوێیت بە بەرامبەرەکەت بڵیت بە نەفرەت بیت ئەی دۆستەخی کە بەرامبەرەکەت بۆ ڕۆیشتە ناو دۆزەخەوە بکەوێتە هەلەکە سەما. لەم سەردانەی شا چارلزی سێم پاشای بەریتانیا بۆ ئەمریکا و گفتوگۆکانی لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بە تەواوی هونەری دیپلۆماسیەتی پاشای بەریتانیا و لە قاڵبدانی سەرۆکی ئەمریکا و کەمکردنەوە لە پێگەی ئەمریکا وەک زلهێزێک و بیرهێنانەوەی ڕاستی ڕوودا و مێژوویەکانی نێوان ئەو دوو وڵاتە هەستی پێکرا بە تایبەتیش لە کاتیەوە بیرهێنانەوەی سووتاندنی کۆشکی سپی لەلایەن سوپای بەریتانیا لە ساڵی 1940 و هەروەها لەبارەی قسەکەی ترەمپ کەوتبووی گەر ئەمریکا نەبووە ئەوە ئەوروپا بە زمانی ئەڵمانی قسەیان دەکرد. پاشای بەریتانیا بە زمانێکی تەنز و لە ناو دڵی واشنگتۆنەوە لە بەردەمی سەرۆکی ئەمریکا و دەیان میوان و ملیۆنەها بینەری تەلەڤیزیۆنی وتی گەر بەریتانیا نەبووایە ئەوە ئەمریکیەکانیش بە زمانی فەڕەنسی قسەیان دەکرد. ئەوەش وەک ئاماژەیەک بۆ جەنگەکانی نێوان ئیمپراتۆریەتی بەریتانیا و فەڕەنسا لە ساڵەکانی 1912 تاوەکو 1940 و هێرشەکانی سوپای ئەمریکا بۆ سەر کەنەدا لەو ساڵانەدا کە لە دوای شکست پێهێنانی ناپلیۆن و سەرکەوتنی بەریتانیەکان بەسەر فەڕەنسیەکاندا لە وەڵامدانەوەی هێرشەکە ئەمریکا و سووتاندنی پەرلەمانی کەنەدا بە هێزێکی بێشمارەوە هێرشیان کردە سەر ئەمریکا بە جۆرێک کە جەیمز مادیسۆن و لێپرسراوە سەربازی و حکومیەکانی ئەمریکا ڕایان کرد و لە شارۆچکێکی بچووک بە ناوی بروکفیل لە ئەیالەتی ماریلاند خۆیان شاردەوە. بە کورتی و بە کوردی پاشای بەریتانیا بە زمانێکی دیبلۆماسی تێکەڵ بە تەنزێکی سیاسی بەڵام لە هەمان کاتدا قوڵ غرور و لۆمپەنیەت و چەقۆکێشیە سیاسیەکانی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکای لەبارەی جیهان و بە تایبەتیش کەنەدا و ئێرانەوە لە پەنجەرەی کۆشکی سپی سمبولی دەسەڵات و زلهێزی ئەمریکا بەسەر جیهانەوە فڕێدایە دەرەوە و تاوێک بارامی لەبەر چاوی هەمووانەوە مۆزەکەی دەستی لە ناو کۆشکی سپی پاکردەوە بەبێەوەی مەیمونونەکەی بەرامبەری بێزار بکات. تاوێکیش بە زمانی تەنزەوە بە سەرۆکی ئەمریکای وت بە نەفرەت بیت بچۆرە دۆزەخە و سەرۆکی ئەمریکاش تەنها بە زەردەخەنەیەکە وەڵامیدایەوە و لە دڵەوە کەوتە هەلەکە سەما. لە کۆتاییشدا شا چارلزی سێم پاشای بەریتانیا لە پەیامێکی شاراوە و ناڕاستە خۆدا پێیوتین جیاوازی نێوان کەسایەتێکی سیاسی بە هزر و خوێندنەوەی قوڵ و دیبلۆماسیەتی ناو کۆشکی پاشایەتی وڵاتەکەی و لێدوانی پۆپۆلیستی و لۆمپەنی و چەقۆکێشی سیاسی کە دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا و ئیدارەکەی لە کۆشکی سپین و نەرایەتی دەکەن چییە و بۆچی جیهان بەرە و ئەم ئاقارە مەترسیدارە یان ئەم ئاقارە مەترسیدارە تاریکە ڕۆیشتووە. بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی جارەمان بەرنامەی لەگدان و هەڵوێز. هیوادارم بابەتەکان بەدڵی هەموو لایەکتان بوو بێت و سوودێکی بە ئێوەش بەخشی بێت. سپاس کە تاوەکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمانە بن تا بەرنامەیەکی تر هەر شاد بن.